لە کوێ عالەمی ئیسلامی زاناکانی لە پێشەوە بوو بن زۆر ئیشی گەورە گەورە کراوە لە زەمەنی ئەوە هەموو عولەما و ئودەبا سەریان دەرهێنا ئیمامی شافعی لەو زەمەنە ئیمامی ئەحمەد لەو زەمەنە ئیمامی مالک لەو زەمەنە حتى هارون خۆی بۆ خۆی موەطەئی ئیمام لەلای ئیمامی مالک ئەخوێنێ شاعرە گەورەکانی وەکو ئەسماعی وەکو ئەبوو عیتاهیە هەموو لەو زەمەنە سەریان دەرهێنا علەما گەورەکانی تەجربە جابری کوڕی حەیان لە زەمەنی ئەوە ئەو گەشە گەورەی سن بۆیە فوضەیلی کوڕی عیاض ئەفەرمێ کە لە زانا زۆر گەورەکان ئەفەرمێ ما من نفس تموت أشد علي موتا من موت أمير المؤمنين هارون الله والله هیچ کەسێکم نییە لە خۆشەویستانی خۆشم بمرێ پێی ناڕەحەت بم بە ئەندازی هارون کە بمرێ والله حەزەکەم خۆی گەورە لە عمری من بخاتە سەر عمری هارونی ڕەشید عالمێکی گەورە ئەوە بڵێ لە زمانی خۆیە چۆ قەدری ئەو زۆر بە گەورەی ئەزانێ لە زمانی حکمی خۆیە دادگەریەکی زۆر گەورە جیهانی ئیسلامی ئارامگرێکی زۆر گەورە گەشەی زۆر گەورە لە هەموو بوارەکانە ئومەتی ئیسلامی وا تەسەوور نەکەن ئومەتی تەنها نوێژ و ڕۆژوو نوێژ و ڕۆژوو کۆڵەکەی دینەکە من بەڵام بۆ دنیاداری خەڵک ئەم ئومەتەی ئێمە 1000 ساڵ حکمی کردووە یاساکانی ئیسلامی 1000 ساڵ جیهانیان بردووە بەڕێوە ئەوە ئێستا تەسەووری زیلەتی خۆمان مەکەن کە کافر و بێدین سیاسەتی جیهانیان بەش کردووە و ئێمە ژێر دەستەوە کوایە لە سجنێکا بین ئەگەرنا ئەم لاو و گەنج و مناڵە جوانانەی کە ئێستا هەن لە مەیدانەکانی فروسیەت و علم و زانست و پێشکەوتنە زۆر لە پێشەوە بوون ئەوە فکری کوفر و بێدینیەوە ئەزانین مناڵەکەمان هەتا گەورە نەبێ نابێ خەریکی زانست بێ بێ دوور بێ خەریکی یاری بێ گەنجێکی جوان 18 ساڵ 19 ساڵانە هێشتا هەرزەکارە ئەمە فکرێکی ئیسلامی نییە گەنجەکانی ئێمە لە مناڵیەوە دەست پێ ئەکەن چەندین خەلیفەی مناڵمان هەبوون هەموو جیهانیان ئەبر بەڕێوە زۆرێک لە مناڵەکان کەمتر لە 6 ساڵ قورئانیان لەبەرەکرد لە زمانی ئومەتی ئیسلامی ئێستاش کافران ئێمەیان داگیر کردووە نازانین چی بکەین لە مناڵەکانمان بۆ هەر شوێنێکی ئەبین ڕۆحمان لەگەڵیانە ئەڕوا لە ماڵەوە دای ئەنێین نازانین چی بکەین لە ناو ماڵەکەمانە کافر هێرشی هێناوە بەهۆی تۆڕی ئەنتەرنێتی و لەوێش هێرش و جەنگمان لەگەڵا ئەکەن